ئازان و خۆشەویستانی ئێمە لە بەرنامەینەوە لە هەر کوێکنەوەم بەرنمەیە بینین جارێکی تر سڵاوتان لێبێ خۆشحاڵین لەم بەرنمەیەشدا هاتینە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست بە کۆمەڵێک بابەت و بڕگەی جوان بە کۆمەڵێک باس و خواسی تێر و تەسەل لەسەر مەقام و بەستە کوردیەکانی میلەتی کوردمان بە خۆشحاڵیەوە بۆم بەرنمەیەش ژمارەیەک هونەرمەند لەم بەرنمەیە ئامادەن کە خاوەن دەنگێکی بەسۆزن و ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەری کوردیەکەن ئەو میوانانەش پێم خۆشە پێتان بناسیێنم کاکە ئومێد شوانی کە یەکێکە لە هونەرمەندەکانی کوردستان و گەرمیان کە ساڵانێکە خزمەت بە هونەری کوردیەکە هەروەها کاکە محەممەد شوانی بە هەمان شێوە یاخوا بەخێر بێن بەسەر چاو کاک جواد خەلیل نووسەر و لێکۆڵەر لە بواری مەقاماتە کە لە قەزای کفری و تەشریفی هێنا بۆ بەرنامەکەمان هەموو لایەکتان بەخێر بێن. کاک ئومێد با سەرەتا لە تۆ دەست پێ بکەین. ئومێد شوانی دەنگێکی کوردی و تۆنێکی پاک و جوان ساڵانێکە خزمەتەکەی. مەقامات لای ئومێد شوانی تا چەند گرنگی پێدراوە و بایەخی پێدراوە ڕەنگە من بۆ خۆم بزانم بەڵام خەڵکێک ئەوە نەزانێ. زۆر سپاس دەستخۆشی بەرنامە جوانت لێ دەکەم کاکە دڵنیای عزیز بەخێراتنی ئەم دوو هاوڕێ عزیز و هاوڕ پیشە خۆشەویستە دەستی و برایانە خۆش بێ سپاس بۆ کەناڵی کەرکووک بەرنامەیەکی ئاوا جوان و بە پێشکەشەکە. دیارە هونەرمەند ئەوەی کە دەنگبێژ ئەوەی کە دێتە ناو بواری هونەریەوە سەرەتا زۆر پێویستە زەرورەتە بەڕاستی هەر زۆر زەرورەکە مەقامات بزانێ. اینجا ئێمە هەر چۆنەڵی چەند هینێکمانەیە لە مەقامە با بڵێن ئێمە مەقام ناسمانەیە مەقام زانمانەیە مەقام بێژمانەیە. ئەو سێ جۆرە ئەوەی کە مەقامزانە با بڵێن کاملە چۆنەڵی لە ڕووی لێکۆڵینەوە لە ڕووی ئەزانێت لە مەقامەکان و لە چی تۆنێکەوە ئەوترێ و چۆن ئێڵێ و چۆن تەسلیمێکە و چۆن تەحویلاتی تیاکە و مەقامزانێکی ئەو چۆن پرۆفیشناڵ و پێرفێکتە. هەشمانە مەقام بێژە مەقامێکی زۆر جوان ئەچڕێ مەقامێکی زۆر جوان پێشکەشەکە بەڵام ڕەنگە نەزانێ لە قوپۆکانی چێ یاخود تۆنە ئەسلەکەی سەرچیەکەی ئەو مەقامە لە چۆ دەست پێکا و لە چۆ کۆتایی دێ. هەشمانە مەقام ناسە نەوانێ نەتوانێت مەقامەکە بڵێ بەڵام هەرکە جوێی لە مەقامەکە بێت ئەزانی ئەوە چی مەقامێکە و لە قوپۆی چۆنە و چۆن دەست پێکات و چۆن تەسلیمە بێ. بۆیە هونەرمەند بەعام باسەکەم بەگشتی زۆر زەرورە ئەگەر هیچ نەزانێ ئەگەر با بڵێن زۆر قاڵ نەبووبێتەوە لە ناو مەقاماتیش هیچ نەبێ ئەو مەقامە سەرچیانەکە چەند مەقامێکە لە هەشت مەقام پێک دێت جار وایڵێن دەدەنگە جار پێشتر کاتی خۆی حەو مەقامە بەڵام ئەو لەم 40 و 50 ساڵی کۆتاییە مەقامی تریاندایەناوە کە کرویانتە پاڵ ئەو حەو مەقامە بۆ تا هەشت مەقام کۆمەڵێ مامۆستای زیرەک و با بڵێن مامۆستای زانکۆوانە ئێستا باستەواکەن کە دەچینە دەنگای دەتۆنەکەواتە دەمەقامەکات ئەتر هەر کەس و بە جۆرێ با بڵێن تەفسیری بۆ کات و باسەکرێ بەڵام منوەکو هونەرمەندێک و گۆرانی بێژێک وەکو خۆمەڵێم زەرورە ئەو هەر هونەرمەندێکە گۆرانیڵێ ینی کەم تا زیاد ئەو مەقامە هیچ نەبێ مەقامە سەرچیەکان بزانێ بۆ دەوڵەمەندکردنی هونەرەکەی خۆی و بۆ زانینی ئەو مەقامانەی کە گۆرانی کە ئەیچڕێ بزانێت لە چی تۆنێکەوە ئەیڵێت و لە چی تۆنێکەوە تەسلیمەکە. بۆیە زەرور و پێویستە هونەرمەند مەقامات شارەزا بێ. کاکە محەممەد باوەسا ئومێد ڕوونکردنەوەی خۆیدا لەسەر مەقام دەتوانین بڵێن مەقام کۆڵەکەی هونەرە بۆ هونەرمەندەکە. بەڵێ من دەستخۆشیم بەرنامەتان لێم کاک دڵنیاجان سڵاو ڕێزمێ بۆ هونەرمەندان و هاوڕێکانم من دەستخۆشی لە کامێرمانەکەم ئەو کەناڵە جوانە و بەرنامەیە هیوادارم بەرنامەی جوانترە بێ بۆ هونەری. کاکومێت قسەکانی جوان فەرموو بەڕاستی گۆرانی دروست کراوە ئەوەی کەسی ئاوازی دانەوە هەمووی لە مەقامەوە هاتووە لە چی مەقامی بێ گۆرانی وا دروست کرا هیچ گۆرانیک لە خۆیەوە دروست نەبووە گرنگە بەڵێ هەموو بەستێ هەموو گۆرانیەک ئیتە بە عەرەبی بەچی بێ لەسەر ئەو مەقامانە کە دانراوە گرنگە هونەرمەند ئەساسیەن یەکەم شت دەنگت باش بێ باش دەنگەر حەز لە بوارەکە بێت لە ڕووی ژەنین بێ لە ڕووی گۆرانیوتنەوە بێ یەکەم شتە بێ مەقامەکە لێکەیتەوە. کاکە جواد بابێنی لای جەناب دەزانم ساڵانێکە خزمەت بۆ بوارەکەی و هەم نووسەر و هەم لێکۆڵەری لە بواری مەقاماتە بە تایبەت لە سنووری گەرمیانە زانین کە مەڵبەندی مەقاماتە
ئەگەر پاسەوەمان بۆ بکەی ڕۆڵی مەقام بێژانی گەرمیان چی بووە لەسەر هەم مەقاماتی کورد و هەم مەقاماتی عێراقی کە ئەڵێن کفری چاوگی مەقاماتی عێراقیە مەزدەری مەقاماتی عێراقیە ڕۆڵێمانە چی بووە لەسەر مەقاماتی کورد و عەرەبی؟ بەڵێ سوپاس بۆ دەرفەتە سوپاس بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک کە گرنگیکی تایبەتی بە مەقامدا و بەرنامێکی بۆ تەرخان کردووە کە بەڕاستی مەقام پایی هونەری پایی ڕەسەنی هونەری کوردیە ئەگەر نەڵێن بنەما زۆر سەرەکی و بنەما هەرە گەورەکەیەتی بێگومان من پێم خۆشە باستەوە بکەم کە هونەر لە ناو کووردا بە شێوەیەکی گشتی بۆتە کللتورێکە پاشخانێکی کللتوریە کاتێک کە شتێکە بێتە کللتور ئەم کللتورە پێویستی بە مێژوویەکی درو درێژە لە ناو کووردا ئێمە هەر لە دەقە زۆر کۆنەکانەوە کە ماوەتەوە گەشتوتە ئێمە یا لەو شوێنەوارانەوە کە لە ناوچە جیاجەکانی کوردستان دۆزراونەتەوە ژمارەیەکی زۆر بەڵگەمان بەردەستە کە مێژووی هونەر مێژووی گرنگیدان بە دەنگبێژی بە هونەری دەنگبێژی لە ناو کووردا مێژوویەکی چەند هەزار ساڵەیە بەڵام دیارە ئێمە لە ناو ئاینی کوردیشە ئاینە کوردیەکانە بۆ ئاینێکی وەکو یارسان لە کتێبی سەرنجامە خۆتان نزانن پیرۆزیەکی زۆر تایبەت بە مۆسیقا بە هونەر دراوە وەکوی کە لە سەرنجام هاتووە وایە کە خوا فەرمانەکاتە بنیامین کە فەرمانەکاتە ڕۆح کە بچێتە ناو جەستەی ئادەمەوە بەڵام ڕۆح سەرپێچیە و فەرمانەکە بۆیە ناچار ئاوازێکی بۆ ژەنن بەو ئاوازە ڕۆحەکە چێتە ناو جەستەی ئینسانەوە ئەم گێڕانەوە ئەفسانەیە ئاینیە بۆ خۆی گێڕانەوەیە کە دەلالت لەوە کە کورد هەر لە مێژەوە گرنگی تایبەتی بە هونەری دەنگبێژی بە میوزیک بە هونەر داوە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر بمانەوێت بگەڕێنەوە بۆ ڕێگوڕیشەی مەقاماتەوەی کە ئەمڕۆ ئەم مامۆستا عەزیزانە و ئەم هونەرمەندە خۆشەویستانە ئەیڵێنەوە و ئەدای ئەکەن ئەمە مێژوویەکی زۆر ڕەنگە زۆر دێرینی نەبێ بەو شێوازەی کە ئێستاە بڵین ڕەبتیکەین بە هەزاران ساڵەوە بەڵام لانی کەم لە سەردەمی عەباسیەکانەوە جۆرێ لە هونەری مەقامبێژی بەو شێوازی کە ئەمڕۆ هەیە پێوترێ چ مەقاماتی کوردی بێ و چی مەقاماتی عێراقی بێ لەوێەوە وردە پایەکانی خۆی جێگیرەکە و لەوێەوە وردە بێتە هونەرێک کە بە تەواوەتی لە ناو هەموو چینەکانی کۆمەلگایە تەشەنە ئاسێنێت شاری کفری بە حکمەوەی کە هەم مرکزی ناوچەی گەرمیان بووە لە زمانی کۆنا و هەم پەیوەستگیەکی مێژوویی گەورەی بە ناوچەی کەرکووکەوە هەبووە بە شاری کەرکووکەوە بووە بۆیە بۆتە نیشتمانی یەکەمی مەقامبێژی لە ئاوشانی شارێکی وەکو کەرکووک لە سەدەی هەژدەیە کە سەرەتاکانی ئەم جۆرە مەقامبێژیە لە ناوچەی کفریەوە دەرەکەوێ لەسەر دەستی کۆمەڵێ مەقامبێژە بێ کە لە پێش هەمویانەوەی ئێمە ناتوانین باس لە سەرەتای مەقاماتی عێراقی و مەقاماتی کوردیش بکەین بەبێ گەڕانەوە بۆ مەلاوەلی عەبدوڕەحمان کە دامەزرێنەری مەقاماتی عێراقی و مەقاماتی کوردیە بەو شێوەیە کە ئەمڕۆ ئەداکرێەوە خوێنرێتەوە. من دێمەوە لە باسەکەمان زۆر خۆشە بێگومانم بەڵام پێم خۆشە بەرهەمێک پێشکەشکن کاکە ئومێدی خۆشەویست بەرهەمێکمان پێشکەشکە دواتر درێژەدەین بە باسەکەمان لەبەرەوەی کە هەندێک باس و خواسی زۆر تێر و تەسەل بە بەڵگەوە کاکە جواد چەند ساڵێکە من لە نزیکەوە ئاگادارم کە لە توێی چەند کتێبێکدا ئەوانەی کۆ کردوێتەوە و پێم خۆشە کە ئەوانی کە ئەم بەرنامەیە بینین سوود لە ئەو لێکۆڵینەوانی کاکە جواد وەربگرن کاکە ئومێدیان پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێک بێ بێگومانم بینەران ئێستا تامەزۆن گوێیان لەو دەنگە بەچاوە. شەو ڕاشکاش دۆم شل بوو مانگ بە تاقی ئاسمانەوە هەڵپڕووکە شەو ڕاشکاش دۆم شل بوو مانگ بە تاقی ئاسمانەوە هەڵپڕووکە هەندەرگەکەتم لێ بکەوە ئەم شەوەتم بۆ چنینی چەبکە نێرگزێکی چاوت بۆ وچانێ بۆ خەونێ تۆزە گریانێ
لەسەر هەوری قژی خاوەت ئەم شەوەت و ئەم شەوەت و ئەرێ گیانە تروسکەی شار یادگار بانجی کردم لەگەڵ سیمای مناڵی ما لەگەڵ خەمی شۆڕە بیما هاتووم و ناگەڕێمەوە یا پێدەگەم یا تێدەگەم یا وەک مۆمێ ئەسووتێم و ئەتوێمەوە ئەتوێمەوە دەرگەکەتم لێ بکەوە کەفت و مادووی ڕێگای دوورم وەکو جاران وەکو جاران کەمێ لەلات دەمێنمەوە و ڕادەبورم شەو ڕاشکاش نۆم شل بوو مانگ بە تاقی ئاسمانەوە هەڵپڕووکە دەرگەکەتم لێ بکەوە لێ بکەوە دار و بەردی بەردەرگەتان هات نەتکە هات نەتکە ئەی 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 گوڵ خونچەم لێلێ گوڵ خونچەم هاوار گوڵ خونچەی شاری کۆیە گوڵ خونچەی شاری شنۆیە گوڵ خونچەم لێلێ گوڵ خونچەم هاوار گوڵ خونچەی شاری شنۆیە گوڵ خونچەی شاری کۆیە شەدە و دەسماڵ تێکاڵ بوون لێلێ لەگەڵ زەردالی مۆیە لەگەڵ زەردالی مۆیە شەدە و دەسماڵ تێکاڵ بوون هاوار لەگەڵ زەردالی مۆیە لەگەڵ زەردالی مۆیە چاوەڕوانی تۆمە هەر چاوەڕوانی تۆمە بەدەستی دڵ ئەسیرم لوتفێکت نییە بۆمە لوتفێکت نییە بۆمە بوومە مەشمولی ئابرۆت لەلێ ئیجباری چاوی تۆمە ئیجباری چاوی تۆمە لادە ڕەقیب لە یارم وەڵا لە مێش ساڵای خۆمە لە مێش ساڵای خۆمە سەد کاسی لێ ڕەسپاردم هەتە بەدایاستی کاوتم جوانێ سەد کاسی لێ ڕەسپاردم سەد کاسی لێ ڕەسپاردم ئێستا لێم بوو بە دوژمن جەنە ژەهری ماری پێ خواردم بەبێ
خونسم للي قول خونسم جانا قول خونسي شاركو يا قول خونسي شاركو يا شدوا دسمال تكالبون جانا لقا زردالي مويا لقا زردالي مويا دەست خۆشکا گومێت هەر بژی لەش ساغ بێ بەڵام پێشەوەی بچمە لای کاک محەممەدمەوە پرسیارە بکەم زۆربەی شتەکان من ئەیان بینم لە ئەکاونتەکەتەوە کە بڵاوێنەکەتەوە بوونە حەزت لە بەیاتە بەیا سەیدی مەقاماتە ڕست و بەیات ئەمە نەخۆشنتر کاکە دڵیار خۆم با بڵین لە مناڵێەوە جۆگری کۆمەڵی هونەرمەند بووم ئەو هونەرمەندانە ماشەڵا ئەمەم بەیاتیان جوانە چڕی تەمان بەیات مەقامی ئاسانیش نییە هەموو کەس پێی ناوێرێ چکە بەیات ئەگەر ئەو ڕوبعەتۆنەی کە تایەتی ئەو ڕۆژهەڵاتی شەرقی ئەگەر وەکو خۆی نەیکەی ئەبێتە مەقامی کوردیانی ئەبێ بە شێوازێکی جوانە دایکەی مەقامی بەیات مەقامێکی بەسۆزە مەقامێکی زۆر جوانە من حەزم لە هەموو مەقامەکانە بەڵام چۆنەڵی هەر لە مناڵێەوە ئاشنای بەیات بووم جۆم لە ئەو هونەرمەندانە ئەگەر کە زیاتر مەقامی بەیاتەڵێن و کۆمەڵێ مەقامی تریانەوە بەڵام خۆ دەزانی مناڵ عاتیفەی هەر شتێک سەرنجت ڕاکێشی عاتیفێ بەلای ئەوە چێتر منیش هەر پێم خۆش و بەڕاستی جۆم کاتی خۆی لە مناڵی جۆم لە مامۆستا محەممەد جەزاگر و جۆم لە ئای بەیاتەکانی مامۆستا حوسێن عەلی و مامۆستا عەلی مەردان و ئەو مامۆستا محەممەد ساڵح دیلان و ئەواناگرێتتر چۆنڵی لە هزری منە ئەمانە مانەوە ئەو قوڵایە ئیسامەش کە وتەمەوە با بڵین پارچەیەکە گۆشەیەکە لە مەقامی بەیات پێشتر داشتا و پێنج جوانە هونەرمەند خوا لێ خۆش بوو هەوتا ئاساد و دوێتی شعرەکەشی شعری مامۆسای گەورە شاعری گەورە مامۆستا عەبدوڵڵا پەشێوە گۆرانێکەش فۆلکلۆر بوو دەست خۆش هەر بژی بەڕاستی زۆر بە جوانی ئەدات کرد من چێژم لێ وەرگرت کاکە محەممەد با بێنە لای جەنابەت هیچ بەرهەمت هەیە تۆمار کراو یان سەرقاڵی چیت ئێستا بەڵێ من بەرەمێ لە ساڵی 2005 بەرەم تۆمار کردووە 2005 و 2004 شە چەند بەرهەمێک مامادەیە بەرەمێکی سنەتی و بەرەمێکی شاد مامادەی شەڵا ئەو شوێنانە کوێن کە زیاتر نمایشە هونەرێکانتی تیاکەی بەشداری فستیڤالەکانە زۆربەی بەشداری فستیڤالەکان لە شاری کەرگوو زۆربەی مناسبەتەکان یادبوونەکان زۆر کۆنسێرتیان فستیڤالێک کرێ بەشداریمان کردەوەی تر لە لای مۆزیکەکانیش بەشداریەکەین شەوانە سەرکەوتوبی پێشەوەی کاک محەممەد دەرهەمەکەی پێشەوە کاک جواد باسەکەمان لەوەیە بوو بۆ بە کفری ئەڵێن چاوگی مەقاماتی عێراقییان بە گەرمیانەوە ئاڵێن وەک پێشتر ئاماژەم بۆی کرد لە سەدەی هەژدەیە گۆڕانکاریەکی گەورە لە ناو ژینگەی گەرمیانە لە بواری مەقاماتە دێتەکایەوە ئەوش لەسەر دەستی مامۆسای مەقامبێژانی عێراقی مەلاوەلی عەبدوڕەحمان کە دواتر لەسەر دەستی دیارە خۆی ئەو کەسێکی شارەزا بووە جگەلەوەی کە مەقامبێژێکی گەورە بووە شارەزاش بووە لە بەشی هەرە زۆری مەقاماتەکانە کە لە شێوازی ئەداکردنیانە لە شێوازی فێرکردنی قوتابیەکانی خۆیان بۆ منە لە فێرکردنی برایمیە ڕەستە مەقامی سێگایە یەکێکی وەکو شەڵتاق ڕەحمەتوڵڵا شەڵتاق کە دامەزرێنەری مەقامی تەفلیسە قوتابی مەلاوەلی بووە کارەمە بۆ خۆی بەتەنا بەسە بۆی کە وەکو شانازیەک وەکو گەورەیەک بۆ مەلاوەلی ببینین دواتر ڕەحمەتوڵڵا شەڵتاق قۆناغێکی هەرە گەورە لە مەقاماتی عێراقی بنچینەکەی گەڕێتەوە بۆم پیاوە کە مەقامی تەفلیس داێنێ دیارە شەڵتاق من پێشتر لە نووسینێک ئاماژەم بۆ کردووە کە یەکەمین هونەرمەندە کە یەکەمین مەقامبێژە کە لە پێناوی هونەرەکەی خۆیان ئەمرێت چکە شەڵتاق دوایەوەی کە ماوەیەک دێتە کەرکووک و دواترە چێتە بەغا لەوێ لەگەڵ فڕقەی چاڵغیەوەی بەغدادیە کە زۆرێکیان لە ئاواز دەنەرە جوولەکە بەغایەکان لێ بوون
و لە کەناری ڕووباری جلەیە لە قاوەخانەکانی ئەوێ مەقامیان وتوەتەوە دیارەوە کوتم لەو سەردەمەیان مەقام چوەتە نێو بنج و بناوانی کۆمەلگای عێراقی و کۆمەلگای کوردستانیشەوە و لەناو خەڵکە جگە لەوەی کە مەقامبێژ وەکو پایەیەکی گەورە وەکو کەسایەتێکی گەورە ئەبیرا ڕێزێکی زۆر تایبەتی لێ ئەنرا چکە ئێمە زانین لە زمانی عەرەبی شاتەنانەت قارە بەس بۆ قورعان خوێن بەکارێنرێ بەڵام لە بەرامبەر ئەوەیە بۆ مەقامبێژی شەر وشەی قارە بەکارێنن واتە شتێک کە مەقامبێژ ئەدایەکە کارێکی گرنگە کارێکە ئەوەندە پیرۆز بووە بەلای خەڵکیەوە شەڵتاق کە لە بەغا ئەبێت زۆرێک لە مەقامبێژەکانەوانی کە فێری مەقامات بوون و بوون بە مەقامبێژی بەناوبانکی عێراق لە قۆناغەکانی دواترە قوتابی شەڵتاق بوون لە سەردەستی شەڵتاق فێرە بوون دیارە شەڵتاق دکتۆرەکان پێڵێن کە ناتوانانی لەمە دووە لەبەر دەنگت لەبەر نەخۆشیەکەت نابێت لەبەر قوڕگی خۆت لەبەر تەندروستی خۆت نابێت بە هیچ جۆرێ مەقام بڵێیتەوە بەڵام ئەو هەر واز نایێنێ لە وتنی مەقام ئەوەندە شەیدای مەقاماتە بێ ئەوەندە شەیدای ونەری مەقامبێژیە بێ بۆیە لە کاتێکە لە ئەداکردنیەکە لە مەقامەکانی خۆیان هەر لەوای گیانە سفێرێتەوە بێتە یەکەمین ئینسانی ئەم ناوچەیە کە لە پێناوی ونەرەکەیە بمرێت سەربارەوەی کە دکتۆرەکان ئاگداری شێکەنەوە دیارە ئێمە بەڕاستی لێرەیە خاڵەکەیە کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم بۆچی ئەمە هەم لە ناو مەقاماتی عێراقیە کە بەداخەوە ئەم ڕوبەڕووی تعریب و تەدریک بووەتەوە و دواتر دێمەسەری هەم لە ناو مەقاماتی کوردیشە زۆرێ لەو مەقامبێژانە کە لە شەڵتاخ و لە مەلاوەلیەوە فێربوون بۆچی دەنگی شەڵتاخ و مەلاوەلی نەگەشتوتە ئەمە ئەسەفێکی گەورەیە چکە لە کاتێک کە شەڵتاخ کۆچی دوایە کات دو سێ ساڵێ چەند ساڵێ دوایەوە هەموو قوتابیەکانی دەنگی خۆیان ڕیکۆرد دەکەن چکە ئامێری تۆمارکردنی دەنگ دێتە ئاراوە بەڵام شەڵتاخ لەمە بێبەشە بێ هەموو ئەوانەی کە لە دوای شەڵتاخ دێن خۆیان بە قوتابی شەڵتاخ زانیوە دیارە من پێم خۆشە سەدەی بەرەوتر بڕۆم بۆ سەدەی 19 کە کۆمەڵی مەقامبێژی گەورە کارێکە و خاوەنی قوتابخانەی تایبەت بەخۆیە بووە لە ناوچەی کفری و گەرمیان ئاسەری هەڵداوە ئاماژەیان پێ بکەم یەکێ لەوانە محەممەد جەلبەوینە محەممەد جەلبەوین دامەزرێنەری ڕێچکەیەکی تایبەتی مەقاماتە کە بە تایبەتی لە مەقامبێژەکانی بەغایە مەقامبێژەکانی جنوبی عێراقیشە تا ئەمڕۆ وترێتەوە مەقامەکانی مەقامی جەلبەوینە ئەمیش باماشەوە لە کفری گەورە ئەبێەوە لە لای مامۆسایانی مەقام لە کەرکووک گرنگی بە توانا و ئەدای خۆیەدا و دواترە چێتە بەغاو لەوێ بێتە مامۆسای ژمارێکی زۆر لە مەقامبێژەکان دوای ئەو یەکێ لە گەورەترین مەقاماتەکانی عێراقی کە تا ئەمڕۆژ ئەداکرێ بەداخەوە عەرەب کردوێتی بەی خۆی مەقامی بدمی کە مەقامی مۆجێلایە دامەزرێنەرەکەی مۆژیوالیە و لەو ناوچەیە پێم خۆشە بۆ سیندوای بەرهەمەقی کاک محەممەد چووکە مەقامی مۆجیلایە تا ئێستا ینی زۆر ئاشنانی لای هونەرمەندان تەنانەت دەوانشی کە لە گەرمیانە هونەرەکەن ئەوە بوو کە یەکێک لە نووسینەکانی تۆ بڵاوت کردەوە پاشان ئێستا چەند هونەرمەندی دەستیان کرۆ بۆ چۆن شەڵتاقیان گەڕانەوە جارێکی تر بە کوردی بڵێن کاتی خۆی لەلایەن هونەرمەندان گرنگی بە مۆجیوالی خۆشە و باسە درێژەی پێ بدەین بەڵام دوای بەرهەمەقی کاک محەممەد گیان پێمان خۆشە گوێمان لە دەنگە بەسۆزەکەی تۆش بێ بەرهەمێکمان پێشکەش خزمەتانم أي وروار يا وار 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 دزم دنيا رايا دردي بيدر ما ندلا يا وار دزم دنيا رايا دردي بيدر ما ندل
دڵشکا و نامرادە ماڵەکەی وێراونە دڵ تا بە چەیلادە لەسەر ڕۆی سەبر و ئارامم بڕاوەیە خاوار مادە دڵ مەبهوتە دڵ مەفتونە دڵ حەیرانە دڵ هاتو ڕابور بەجارێ ئاوری بەردایە من هاتو ڕابور بەجارێ ئاوری بەردایە من بۆیەوە لەو ساوە عەبداڵ و کزوو وەیلانە دڵە یەرە یاوراوە خاوار گەرچی پەیمانی مرادم بڕ لە خوێنی دڵ بووە ما بزانێت وەکەوە یەشتاون لەسەر پەیمانە دڵە یاوارەوارەوار با بزانێت وەکەوە یەشتا لەسەر پەیمانە دڵ حکمی تەقدیر یەزەل بووە گەر لەسەر گار لە دەشتی مەیحنەتە بۆ سەرابی وەسڵی جانان وەیلۆ سەرگەردانە دڵەمان ئەمان 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 دەسێم بادامێن قوربان داگرم کەم بارێ چونکێ بەگزادەی هاوار دامەنۆکارێ دەیجایە لوتفت بێ جوانێ سندوقی سارێت لای لای سوراقڵێم لای لای چۆنت ڕاژێنم لای لای سوراقڵێم لای لای چۆنت ڕاژێنم وا دەڕاداژێنێم قوربان ڕایەت نەسڵاکێنم ئیجایازم بێدایە هاوار سەرێ پەنجەم بێنەیەم
دەستبایە دەستاوا قوربان دایەگرم داوێنێت دەستبایە دەستاوا قوربان دایەگرم داوێنێت خۆم بە سەرگەرێ دێ جوانی گوڵمی پڕخوێنێت دەیدایم لە تۆڵای هاوار مۆڵکی لاوێنێت لای لای سوورە گوڵێم لای لای چۆنت ڕاژێنم لای لای سوورە گوڵێم لای لای چۆنت ڕاژێنم وا دەڕاداژێنێم جوانێ ڕایان نەسڵاکێنم ئیجایازم بێدا هاوار سرێ پەنجەم بێنێ دەستخۆش بێ کاک محەممەد هەر بژی بۆ بەڕاستی زۆر زۆر جوان ئەداات کرد سڵاو لە گۆڕی زیرەکی نەمر سڵاو لە هزار سڵاو لە ڕێحی پاکی تەمانەیەکێکە لە ئەو بەستانی کە زۆر بە کەمی خەڵکەتوانێت ئەوە یەکەم زارم شە بێڵێم نەموتووە لەسەوتم بە پێ برۆ دەستخۆش هەربژی خزمەتان گومێ دەڵێ ناوشوانەکان هەروە سڵاو بۆ ناوشوانەکان کاکە جواد باسەکەمان لەوە بوو ئەگەر تۆزێک بە کورتی چووکە بەشی دووەمانەیە لە بەشی دووەمان زیاتر درێژەی پێدەین گەیشتینە ئەوەی مەقامی موجیلاگەر تۆزێک ڕوونکردنەوەمان لەسەرەوە دەیتێ وەکوتم سەرەتای سەدەی 19 بە تایبەتی کفری لە ڕووی مەقاماتەوە زۆر زۆر چوە پێش و وای کرد کە نازناوی نیشتمانی یەکەمی مەقامبێژی پێ بدرێت لە چوارچەوەی ئەو باسانەی کە لێکۆڵینەوەن لە مێژی مەقاماتی عێراقی و مەقاماتی کوردیش دیارە مۆجیوالی مۆجێرا لە ساڵی 1970 لە کفری لەدایک بووە لە ساڵی 1982 لە بەغدا کۆچی دوایەکە و دەمرێت لەو ماوەیە لەو فترەیە مەوجیوالی چەند شارێک گەڕاوە ماوەیەکی زۆر لە شاری کەرکووک ژیاوە و لەگەڵ مەقامبێژەکانی کەرکووکە ئاشنایی تەواوەتی بە مەقامات پیا کردووە خۆشی وەکوتم قوتابی شەڵتاغ بووە لەسەر دەستی ڕەحمەت الله شەڵتاغ فێری مەقامات بووە دواتر توانا و لێهاتوویەکەی واکە کە یەندە بە تامەزرۆیەوە خەڵک بێن گوێی لێبگرن کە بە پایەکی گەورەی مەقاماتی و سەردەما تەماشای بکەن و هەر لەسەر دەستی شەڵتاغ کە مامۆسای مۆجێلاشە بێ مۆجیوالیە بێ مەقامی مۆجێلا دەبرێتە بەغا و لەوێ مەقامبێژەکانی بەغا مەقامبێژە عەرەبەکانیش فێری ئەم مەقامە بن بەڵام بەداخەوە لە دیارە ئەمە چارەنووسی زۆرێک لە مەقاماتەکانی تریش بووە کە لەسەر دەستی خەڵکی کورد لەسەر دەستی مەقامبێژی کورددانرا و دواتر تعریب و تەدریک کراوە مەقامی مۆجێلاش بە ماشەوە بەرەو شاڵاواکەوێ و تعریب بکرێ وای لێ دێک ئێستا لە شارە عێراقیەکان لە ناوچە عەرەبیەکان کە باسی مەقامی مۆجێلا بکە ئەوان بۆ شێوە ڕەنگە نێناسنەوە لەبەرەوە ناوی مدمیان لێناوە ناوی مەقامێکی عەرەبی خۆیانیان لێناوە کە بەداخەوە هەر چەند هەوڵیان داوە سیماکەشی بگۆڕن بەڵام ئەوەی کە لێکۆڵەر و شارەزای بواری مەقاماتەوەی کە مەقامبێژە ڕاستەقینەیە ئەزانێت لە ناواخنیە مەقامەیە مەقامی مۆجێلا خۆی حەشارداوە و ڕاستیەکە نەک بە عەرەب و نەک بە مێژووی تعریبکردن ناشارێتەوە بە هیچ کەسێک ناتوانێت مێژووە لا برێت لەبەرەوە مۆجێلا خۆی بە شێوەیەک کاری لەو مەقامەیە کردووە کە ڕەگ و ڕیشە ژینگە کوردیەکەی خۆی نەشارێتەوە کۆمنتێکتە بێ سپاس باز مامۆسا قسەکانی تەواوە ینی ئێستا ئەو مەقامەی کە باسێکە مۆجێلا با بڵێن لەو لە بەغدا بۆ سەرەوە بە مەقامی مەدنیە خوێندرێ ئەوی شتکە با بڵێن لە مەقامی حیجازە دەچێت بەڵام شێوازەکەی جیاوازە ئێستا مامۆسا مۆجیوالی کە باسێکات
بەداخەوەی سەر ڕەنگە قوانی نەمابێ یاخود ئەو دەنگە نەمابێت کە چۆن خوێندوێتی ئەتر تۆ هەر کەسێک جاروایە شتێک ئەخوێنی زۆر جایمە بەستەمان لە بەستەیە بەستەمان لێ بردراوە قەومێتەکان تر چەند هونەر سنووری نییە بەڕاستی بەڵام یعنی تۆ خۆشە مۆرچی خۆت کەلتوری خۆت بپارێزی زۆر ئاسایی ئێمە لەوانەیە میلۆدی و مەقاماتی وڵاتان و قەومیەکانی ترمان وت بێتەوە بەڵام ئەوانەی ئێمە با بڵێن داگیر کراوە هی خۆمانە داگیرکە ئێمە زۆرمانی سە بۆ نمونە ئێمە مەقامی ئەڵاوی سیمانەیە لێرە ئەتوانم بڵێم 200 ساڵ پێش ئیسەوتراوە 300 ساڵ زیاتریش بۆ نمونە خدری بارام چاوش باپیرەی مامۆستا سڵاح داودە وتێتی باپیرە گەورەی تێگەی پێش ئەوش خوازانێت چەند کەسر وتێتیەوە بۆ چەندین دەیە و سەداچێ ئیسا لە جنوب با بڵێن لەو دی و بەغاوە ئەی خوێنن بەڵام نایان ناوە گۆڕیانە نایان ناوە مەقامی سوبی تێگەی یەک گۆشەیەژێ خوێنن چکە لەوانێن نەتوانن ئەو سێ مەقامی ئەڵاوەسی لە سێ پەردە پێک بێت سێ چین دی پێک دێ کوراتە مەقامی سوبی زۆر شتی لەو بابەتەمانەیە بەستەمان بردراوە مۆرچی ئێمەی لێ سڕاوەتەوە بەداخەوە ئێمە ئەتوانین هەوڵ دەین ئەتوانین بێوچان هەوڵ دەین بۆ ئەو کەلتور و ئەو مەقامە جوان و بەستە جوانانەی خۆمان بپارێزین ئەو گەنجانی ئیسە تازەیکەنەوە تازەیکەنەوە لەسەرشی یعنی با بڵێن معلوماتی لەسەر بدەن ئێستا من بەستا ئازانم هین چەند سەدەی پێش ئیسە وتراوە ئێستا قەومێتەکان ترێڵێنەوە زۆر ئاسایە بەڵام ئێستا بڕۆ لیان بپرس هەڵەی خۆمانە خۆ کێشە نییە بێڵێتەوە ئیشی تیان نەکراوە ئێمە دەست خۆشە وشەیەکی زۆر جوان بەکارهێنا هونەر سنووری زۆر ڕاست و تەواوە دیارە هونەر بە تایبەتی هونەری ڕۆژهەڵاتی مولکی هەموو گەلانی ڕۆژهەڵاتەوە هیچ گومانیتیانێ و وەکو چۆن هونەری کوردی مەقامی کوردی کاریگەری لەسەر وڵاتانی دەوروبەرە بۆ لەسەر نەتەوەکانی دەوروبەرە بۆ بەماشەوە ئەوانش کاریگەریانە بۆ بەڵام ئەوەی کە گرنگە جەختی لەسەر بکەینەوە ئێمە بەداخوا مێژوویەکی کۆکراوە و نووسراوەمان نیە وەکو چۆن بە شێوەیەکی مێژوەکەمان شاردراوەتەوە کۆ نەکراوەتەوە هونەر و مەقاماتیش کەوتۆتە نێو هەمان بازنەوە ئەوەشی کە گێڕاوێتیەوە ئەوانی ترن واتە ئێمە لە چاوی ئەوانی ترەوە ئێسێمە مەقامی مۆجەرا لە جێەوەی ڕاستەقۆ خۆمان لە سەرچاوی کوردیەوە وەریبگرین لەناو عەرەبەکانەوە بناوێکی ترشەوە بەناوێکی ترەوە بەبەرجێکی ترەوە ئەو دەستکاریانەی کە کراوە ئەو تەحریفەی کە کراوە هەمووی لا بدەن بۆی ئەسڵەکە بناسینەوە واتە گرنگە ئێمە مێژووی کورد بە شێوەیەکی گشتی و مێژووی هونەر و مەقاماتی کوردی بە شێوەیەکی گشتی کۆ بکەینەوە هەمووی کۆ بکەینەوە لەو پەراوێز خستنە ڕزگاری بکەین هەم بۆی کە مەقام بێژە نوێیەکان ئاشنایی ئەو مەقاماتانە بن هەم بۆ ئەوشی کە ئەسڵەکەی خۆمان بزانین لەکوێایی ئێمە و لەکوێ کاریگەری دەرەکیە ڕاستە کاریگەری دەرەکیەکان ڕەنگە وەی داگیرکاری وەی ژێردەسەی کورد لە پشتێەوە هەبێ بۆ نمونە لەوەی کە لە مەقامی تەفلیسا کە بە تحریر و تەسلیمەکەی کە بە تورکیا ئەمەوە کارەکەی چیەوە کارەکەی ئەوەی کە تۆ لە سەردەمێکە مەقامەداراوە عوسمانیەکان حکمی ناوچەیەکی وەکو کوفری و کەرکووکیان کرد مامۆستا عەفو تۆ داگیر کردووە قسەکەی تۆ شەبڕێ من هەر مەقاممانەیە بە ناوی کورد مەقامی کورد وەرم ئەو مەقامم بۆ شیکەنەوە بۆچی ئەو ناوە هەیە بۆچی مەقامێکی بڵێ کاکە بۆچی مەقامێکی ئەوە حەزینە تەبان ئێمە لە مێژووی لەوەتەی هەین ئێمە چەوساوینێتەوە بۆ نمونە مەقامی هینمان داهێناوە مەقامی سەفەر لە لاوانە و شین و شەپۆڕ ئەوانەوە وەرمان گردووە مسەکەی لە مەقامی داهێنەوە بەڵێ مەقامی کورد بۆچی ناوی مەقامی کوردە ئەبێ بزانین بچین بە دوایە هەری خۆمان ئەوەنەی وڵاتان و خەڵکانی تر ئەیڵێن ئێمە نایڵێن ئێستا وای لاتو بۆتە مۆرچی ئەوان بە حکمی مەقامێکی جوان و با بڵێن بە سۆز و ئەوەیە تێگەی تەبعا مەقامی کورد پێش 40-50 ساڵ پێش ئێستا لە ناو مەقامە سەرەکیەکان نەبوو وەکو مەقامێکی مستەقل حیسابەکرا تێگەی بەڵام ئێستا یەکێکە لەو مەقامانەی کە لەناو ئەو بە کوردەوە بۆتە 8 مەقام ئێمە خۆمان نایڵێن من زۆر بەکەمێ لەسەر مەقامە کە یەکێک لە مەقامە شەرقیەکاندان ڕێبوو لەبەرەوەی کە کاتی خۆی عوسمانیەکان لێرە بوون و کۆمەڵێک بەرهەم و فەرهەنگ و کولتوری کوردیان داگیر کرد و بردیان لە هەمان کاشە ئێستا مەقامی کورد لە بەشە شەرقیەکەی وێنانە هەر بە ئەم مەقام هەر بە ناوی کوردەکەەوە کە بە شێوەیەکی شەرقی ئەیژەنن بەشە غەربیەکەی جیاوازە بەڵام لە بەشە شەرقیەکەی لەبەرەوەی لە تورکیاوە نزیکە بۆ شێوە هەرچی بەشە شەرقیەکەی چێژ و ئەحساس و تامێتریە بەڕاستی ینی ئەگەر یەکێک بخوێنێ کوردێک کەسێکی هونەرمەندێکی کورد بخوێنێ
دیارەکە ئەمە مەقامێکی کوردیە بەڵام ئێمە خۆمان پەرامۆشیمان کردووە وڵاتانی عەرەبی بە تایبەتی گشتی هەمویان بڕۆ ئەو مەقامە کووردا خوێنن هەتا سەوای لاتۆ قاڕیە قورئانەکانیشمان زۆربیان مەقامی کوورد دەخوێنن لەگەڵ مەقامی لامی تێکەڵەکەن مەقامی لامی تێکەڵەکەن خۆیان ئەوان با بڵێن عەرەب زیرەکە مەقامی لامی هێناوە تەمان چی کردووە هەر گۆشەیەک لە مەقامی دەشت پردوێتی تێکەڵی کردووە بە شێوازێکی لە مۆرکە مەقامە دەشتەکەی پێ دیار نییە ئەشارێتەوە بە ئوسلوبەکەی خۆیان چۆن مامۆستا عەلی مەردان هیجرانێکی وتووە ماشەڵڵا عی خۆی داهێناوە مامۆستا عەلی مەردان چەند مەقامێکی داهێناوە بەڕاستی مەقامی هیجرانی داهێناوە مەقام بەیاتی کورد بەیات کورد یعنی من لەکەس جۆم نەبوو بیڵێ تەنها لە مامۆستا عەلی مەردان جۆم لێ بۆ مەقامی کورد بەیات کورد بڵێ تێگەی هەتا لە مامۆستا بەداخەوە مامۆستا عەلی مەردان خاوەنی نزیکەی 6 مەقام بەسەرەوەیە ئەوەی کە تۆمار کراوە زۆر کەمە بەڕاستی ینی تر بەهۆی هۆکاری ئەو کاتەوە لەوانەیە هەندێکی نەما بێت هەندێکی بزتر ببیا خوددانێکی ڕیکۆرد نەکرابێ ئەوە بۆ هۆکارەکەی باس و خواستەکەمان خۆشە بەڵام با خۆشتری بکەین بۆ بینەران بەرهەمێکی ترمان پێشکەشکەی بەڵام خۆشەویستان بە ئەم بەرهەمەی کاکە ئومێدچوانی دێنە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەمان لە بەرنامەی دۆمی شابینەرمان بن لە بەشی دۆمە کۆمەڵێک باس و خواسی زۆر بەچێش کۆمەڵێک زانیاری نەبیسراو لەم بەرنامەیە دەبیسن لەسەر مەقام و هونەری ڕەسەنی کوردی بە کۆتا بەرهەمی کاکە ئومێدچوانی دێنە کۆتایی بەشی یەکەمیان بەرنامەی تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ ئۆی دڵ لە بەردەردی فراقی یارە مەیلی مەی دەکا ئۆف دڵ لە بەردەردی فراقی یارە مەیلی مەی دەکا گوێ لە دەنجی ساز و عود و بەزمی نایی و نەی دەکا وفوف سردمي مست خمارو خادمي ميخانة يا وقت تسبيحي لدستاخ أغصو في حي حيدك وفوف سردمي مست خمارو جانا خادمي ميخانة يا
وقت تسبيحي لدستا أخ صوفيا وحي حيدكا أوي روجي وايا فروجي وايا زور بكيفو بيكنين وخنديا جان الروجي وايا زور بكيفو بيكنين وخنديا والله بعز الشو مجنون دايم قريب لي دكا آخ لمن واي صلاهاي صلايخ أبين داري تويو صلاهاي صلايخ أبين داري تويو تخون دي زاني جانو هي قارز دايريتم جان هي قارز دايريتم صبزبورا يقيم شنو فريات كايخ صبزبورا يقيم شنو فريات كايخ جاري جيدو يوستي جانو هي قاديه ميت يا يادك جان هي قاديه ميت يا يادك عزيز جويما يا دايخ بقسي آمو آياو عزيز جويما يا دايخ بقسي آمو آياو روجي رونا ياكم جانو أخلي ما يا أبايا سو جان هيلي ما يا أبايا سو